لەوەتەی پرۆژەی گوندی ئیسپانیا تێرە بەڕاستی تەجاوزات لەسەر گوندی کۆری هەیە لە فەیسی یەکەمیان نزیکەی 18 مەتر تەجاوزی فەیس گوندی کۆریان کرد ئەو کات بە ڕەحمەتبی دکتۆر فرسە سۆفی ڕایگرت بەڕام دوای کۆچی دوایی هەزار ڕەحمەت لە گیانی پاشی بە 5 ڕۆژی دەستیان پێکرد ئەومان قبول کرد. ئێستا دەیانەوێت تەجاوزی سیاج و دەروازە و شەقامی گوندی کۆری بکەن. ئەو شەقامە بە پارەی خۆمان کرای بەڕێزان هەموو خەڵک بزانن ئێمە 2 دەفتەر دۆلارماندایە دەفتەرێک حەقی بینایەکانە دەفتەرێکیش حەقی شەقام و کۆڵان و ئاو و خەزان و بیری گوندی کۆریە. داوایان کرد بەێمیان ڕاگەیاند کە ئەوان قراریەوە دەن دەواازەی گوندی کۆری نامینێت و جۆسایی دەکەمان شەقامی حەق و حەڵالی خۆمان دەکەنە پرۆژەی بازرگانی بۆ گوندی ئیسپانی و خەزانی ئاو و کارەبا و بیرەکانمان مڵکی گشتینە بۆ زەویەکان بەکاردێت. ئێمەش پێمان گوتین لە ماوەی 10 ڕۆژ بڕیارەکان ڕادەگرن وە سیاجی بڕیاری دروستکردنی سیاجی گوندی کۆری دەدەن ئەگەر ناوجارە پەیاممان لۆ گوندی ئیسپانیش نەهێرن ئێمە 5 مانگە دایرە بە دایرە حیزب بە حیزب دەگەڕێن هەموو کەس و بەرپرسیارەکان ماگادار کردیتەوە ئارامی ئێمەتان نەهێشتیە ئەو جارە ئێوەش لە ناو ڤیلاکانتان بە ئارامی دانانیشن داواتان لێ دەکەین. ئەو جارەی خۆپیشاندانمان لۆ ناو ڤێلاکانتانە دەست لە قورجی ئێمە فەقیر و فەقار هەڵگرن چەند سەرچیەک کە دنیایەک زەویان لە پشتەوە کڕیانەوێ لەسەر حسابی ئێمە فەقیر و فەقار ببنە ملیۆنێر دیعایە بڵاوەکەنەوە کە ئاو و زیێوی و ئاو و خەزان و بیری گوندی کۆری دەبن. خەیاڵتان خاوە ئەگەر بێت و خوێن برژێ بەسەر لاشەکانماندا بڕۆن ناتواننەوەی بکەن.